لێبڕینی موچە بە بەرچاوی پەرلەمان و دەسەڵاتی دادوەریەوە لە ئەنجامدا 12 موچەی تەواو نەدراوە 34 موچەی پاشەکەوت کرا و بە ڕێژەی جیاواز لێبڕین بە ڕێژەی لە 121 لە چەندین مانگ و دواخستنی مەبەزداری موچە. ئێمە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی مەدەنی ڕای دەگەیەنین کە یەکەم فۆرمێکی ئەلکترۆنی ئەکتیڤ و چالاک ئەکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ڕاپرسی دەربارەی ڕاستە و خۆ دابەشکردنی موچە لەلایەن بەغداوە یا دابەشکردنی موچە لە ژێر چاودێری بەغدادە. دووهەم سوپاسی زۆربەی ئەندامانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین کە پێشنیاری گەڕانەوەی پاشەکەوتی موچە نەدراوەکان خستە یادی هەمووان و کاریان بۆ کرد. بە تایبەتی سوپاسی بەڕێزان دکتۆر یوسف کلابی و مستەفە سەنەد و ئوستاد حسێن موئەنیس دەکەین و لەگەڵ ئەو خوشک و برایانەدا کە لەوێ پاڵپشتی ئەم بڕیارە بوون و دەنگیان لێدا لە لیژنەی دارایی عێراقی ناوی فەرمانبەرانی هەرێمیان بردبووە سەرجەم ئەو بەڕێزانی پاڵپشتی و پێشنیارە بوون. سێهەم گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان و نەدراوەکان و لێبڕینەکان و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە بەرپرسیارەتێکی هاوبەشی نێوان هەردوو حکومەتە. حکوومەتی هەرێم کاری نایاسایی ئەنجام داوە، حکوومەتی فیدراالیش ئاگادار بووە. چوارەم داواکارین لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی دەنگدان لەسەر بوجێ عێراق ڕەچاوی بەرژەوەندی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی بکەن دابەشکردنی ڕاستە و خۆی موچە بکەنە بڕگەیەکی بوجێ عێراق هەتا چیتر دابەشکردنی موچە ئاسەنگی بۆ دروست نەبێت و هیچ متمانەیەک بە حکوومەتی هەرێم و وەزارەتی داراییەکەی نەماوە و دەستێکی ئەمین نەبوون و نابن لە دابەشکردنی موچەی مانگانەی مامۆستایان و فەرمانبەراندا. هەروەها هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێم بە پێی دەستوری عێراق هەمان ماف و ئیمتیازی هەیە، ناکرێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەچاوی ئەوە نەکات.